لینکو هاتینا خدمت هوا بو برنامه که نوج گرما و گرم کو ایرو لشونه هفکارین خو وی برنامه پیشکش کم کو تایبت به در بازبونا 6 سالان بسر جینوسایدا خلق شنگاره کو 3 سال 2014 گروپا روسیا داعش به هزاران خلق شنگاله جینوساید کردن زیادتری 5000 کسان به سروشین کردن که حتی نهاجی چارن ویسا بشک زور جوان دیار نینم هر وصا ام ده وی مجاره بگشتی بحث کن آیا بوچی شنگال یعنی بوچی دوره کادی نبویا بوچی شنگال بویا آیاش بر جغرافیای بویا یانش بر وان اولو نتوین کل شنگال دانشن ام بحثوی کن چما جواک نفدولتی حتی نهاجی پشتی در بازبونا 6 سالان جیل سر وی جینوسایده به دنگل همبر وی جینوسایده آیا او جینوسایده وکو گلک جران بحث لی تتکرن آیا شکستنه که عسکری بویا یان جی پیلانه که نفدولتی بویا یان جی خیانتک بویا ام بگشتی یعنی وان پرسا باز رینین و حتی نها چه بو کردین ازدی هاتی کرن که به صدان هزار خلکی ویده وری آواره بوینه در بدر بوینه بشک جی در وی ولاتی بشک ناوا ولاتی که حتی نو کجی ونگریان سر جهوارین خود ناف جیانه که سخت و دجوار دا جیانه خود در باز کن هر واسا پیدویه ده قناغن به دا چه به تا کرن بوان بو درمان کرنا برینین وان که 6 ساله به تایبت برینا همیا کیرتر یا به سروشین بونا بشک جه کسو کارین وان که حتی نو کجی چارن ویسی وان ندیارم اما ویم جاره بگشتی گوتو بیجل سر بکند گل میوان خوی زور بارس امین بابا شیخ اندام مکتب سیاسی ایکتیان شمانیا کردستان هر وصا پیفدار ایکتیان شمانیا کردستان جی و تماندم دا مامستا امین بابا شیخ وکو کسات یکی ازدیجی مفردید کو میوان داریا یبکین مامستا دسپیگ بخیراتنا داد کن بو نوا استودیه اگرم پرسا ایکی یا گشتی بوی دست پی بکین پشتی 6 سالان در بازبون بسر جینوسایدا شنگاله یعنی گلک جیروک و گلک بحث تینا کرن لی اگرم بیجیم بوچی یعنی شنگال بویا آرمانجا گروپ تیروریستی ل 3 آب 2014 یعنی آیا جغرافیا شنگاله وکو گلک اوین کو شارزای جغرافیت بیجن جغرافیا که گرنگ بویا که سه گوشه استنوریت نبرد سه ولاتان دا برن گرنگی جغرافیا بیا یانجی با آرمانج گرتنا وکو اوله که اول ازدیان به تایبت بویا خلک ازدی بویا یعنی خواندنا و بگشتی یعنی با آرمانج کرنا شنگاله بوچی دست که زور سپاس بو هوا و ات ججنا قربانیه دا کو اف در فتا دایما و گلکش وقت خوجی و دوی ججنیه دا بو وی چاف بیک افتنی آنجی بو وی بیروریه هوا ترخان کری ام سپاسیا هوا تکین و وی هلکفته جی پیروزباهی ججنا قربانه لخلق هرما كردستاني دكين و اسيفيت كم اف ججن ببتا ججنا اشتي و تباي و بيك فجياني لهرما كردستاني و عراقي و دفري تبدا برسيارة كقلة كجرينجا اللي هطا ايروجي وكو امتيد جهين برسوک زانستی آنجی برسوک کو انجام و کولینه کبت سبارت و برسوه نهاتیه دانا و نهاتیه دیتنه چند تشتیت جورا و جوریتین شروفکرنیت جورا و جوریتین شروفکرنیت ناوندین سیاسی ناوندین اولی کومال ناسا اوه همی نبوينا إيكا حطانو كاجي كتبيجي الجهكي أنجيل البيمانغا كزانستي يا بسبور ادفي بواريدا حطانو كاجي تشتكي وصا بفير رنجي نهاتيا بلا فكرنا أنجي نهاتيا صدم نبونا وكورينا كافي شوي كو 6 سال دمك نيكيما يعني حتى نو كا آيا الجموان بيمانغا كو جرينجي في بواریدن
اف کارسته هنده مازن نبویه اف جینوساید هنده مازن نبویه یا جی وکو پید وی لایان پیوندیار کار لسر نکریه اف تاوانا گله که مازنه و از باور دکم ده ایکش تاوانت مازنت وی سردمی بجیبت او سبب نینه نمونه که بینین تاوانا حلبچه چند سالا جی بێدەنگی و تەمومژیەکە سەر هەبوو پشتی هەندێک بەرژەوەندی هاتنە گوهۆڕین و بەرژەوەندیên دەوڵەتێن تایبەت دەوڵەتێن معنی و زلهێز و بەرژەوەندی کولدەڤەرێ هەین وڵاتێن زلهێز گەلێک تشت دیار بوون گەلێک تشت دیار بوون و ئەز لێ باوەڕێمەت ئایندەیەکی نزیکدا دێ گەلێک تشت ئەلسەر شنگارێژی دیار بن ئەلسەر vê جینۆسایدê جی دێ دیار بن و وەکو تەپخۆژی کردە بەحەس ئێکشوان ئەگەرێن ئاجی چەند ئەگەرێن و ئەلڤان ناوەندێن سیاسیên عێراقی و بتایبەت هەرێما کوردستانê تێنە بەحەسکردن ئانژی مرۆڤên بسپۆر و مرۆڤên بایەخدار بە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و هەرێما عێراقی و بکەی سێ ئێزدیا و کەمینێن ئاینی لە ڕۆژهەڵاتە ناوەڕاست ئەوە موقعی جغرافیە یەشنگارێ بووە مەسەلا ئۆلی بووە ناسنامە و ئەڤەژی ئەف فەرمانە مەفهومێ ما یە ئێزدیە ئەف فەرمانە نە فەرمانە ئێکەیە بەرینۆکە چەندین فەرمان یە سەرێ ئێزدیە هاتین و نقطە کە دژی دوێت ئەمەش بیر نەکەین ینی مەسەلا ئۆلی ئەو دیتنا من بۆ ڕێکخراوە داعش مەسەلا ئۆلی خاڵەکە سەرەکی بوو و چاوە نیشا خەلکێ بدات کو ئەم ئەڤەینە و ئەو فەلسەفا و ئەو ئەلسەر چن ئەوان ئەو پێڕەو کرد و موقعی جغرافیژی بێگومان هەکەش منطەلەقێکی عسکەری ئانژی سیاسی صرف ئەم تەماشەی وێ تاوانێ بکەین ئانژی وێ فەرمانێ بکەین داعش ئەو ویلایەت بێژین پارێزگەها مووسڵ و ڕقە و ئەو دەڤەرێن سووریا پوێ منتەقێبەت ڕێیا شنگارە ڕاشنگار و بەعاج و تلعفەر و ئەو منتەقە پێک بە تێنەگرێدان بۆوان خەتێکی عسکەری استراتیجیژی بوو لێ دیتنا من خاڵە هەرە سەرەکیژی ینی ئەو بوو و ناسنامە و ناسنامە ئێزدیا بدەن و کەمینێ دژی بێگومان و دەلیلژی چەند کەمینێ دیێت ئاینیژی هەمیە هاتەدان بەس نەپوی ڕەنگێک و ئەپسەرێ ئێزدیا هاتیەکردن ئەو بله سید دامجبی کو اول نه فرمانه که به سر ازدیاتت یعنی پیشترجی فرمانندی هبونه جداهید نه برا و جینوسایده و جینوسایدن پیشتر یعنی لگوری زانیاری نوا یعنی جداهی ها چه بویا ما دوباره از زفر ما هندک تشتا هندک خاله دانستان دنامده او جی او وکولینه پوی رنگل سرفرمانی چوی جدانه هاتینه کرنه لی بوما نفشێت بەریمە بۆ مای گوتین بۆ ئێزدیایە گوتین و ممکنە ژی ئەvێ دوماهەیە پشتی هەندە گۆڕانکاری ڕۆژهەڵاتە ناوەڕاست چێبوون و تایبەت العێراقیژی و ساڵان و دوێ هەرێما کوردستانێ و هەندە گۆڕانکاری هاتنەکردن و گەلێک ڤەکۆلین سەروی بابەتی ژیە تێنەکردن فەرقەکە وەسا نەبووە ئەوی وەختیژی هەر وەسا ڤی ڕەنگیەت هاتی نەکردن فەرمانە ڤی ڕەنگی بووینە کچ و ژنێت ئێزدیا ئەبزۆرەیەت برین و ئەلبازارایەت هاتی نەفرۆتن تەماشەی ئێزدیا نەکرینە وەکو مرۆڤ تەماشەی ئێزدیا و ئەو و کوشتنا مرۆڤێ ئێزدی یا هاتیە ڕەواکردن هەتا vê فرمانێژی و بەرینۆکەژی فعاملێکی دژیە هەی ئەدvê دوماهیێدا ئەبدیتنا مدvê فرمانێدا یعنی ئەڤە 3/8/2014 خاڵەکە دژیە هەی ئەوژی ئەوە ممکنە بەرینۆکەژی ینی ئەو داعش پێک هاتە داعش ژبەر من نەبێت ئەزگەلک بچمەت ناف داعشدا وەکو ڕێکخراو چییە لێ ئەبدیتنا من ژینگەها داعش و پێک هاتە داعش گروپێت و داعشدا کۆم بووین ئێکشوان گروپەکە قەومی و کەڤنە بەعسیەت عێراقی بووینە و کەڤنە بەعسیەت عێراقی
بۆ چۆنەکە شۆڤینی یا قەومیژی بۆ وان دەڤەرە هەمی ئەو دەڤەرێن نۆکەت بێژنێ مادە 140 وە بتایبەتجی بۆ ئێزدیا و بۆ وان دەڤەرە وە بتایبەتجی دەڤەرە شنگارێ و وان ئەو دەڤەرە وەلێکردبوو ژیان تێدا نەبوو ژیان گەلە گەلەکە بزەحمەت بوو وەزباورد کەممە هەمیاژی و خەڵکی هەرێما کوردستانی و جڤاکان نێودەولەتیژی ینی ئەvê دوماهەیە پشتی ساڵە 2003 پشتی شنگار ڕزگار بووی و ئەو دەڤەرێن ئێزدیا ڕزگار بووین خەڵکێش نێزیک ڤەدیتن چ ژیان لێت هاتەکرێن یعنی نمونەکە هەکە ئەس بۆتە بینم و گەلە گەلک بۆ ڤی سەردەمی وەلکیش ناڤەندی ئەم کەینە بەحزێت شتێکی گەلە گەلەکێ یێ غەریب بت یێ سەیر بت ئەو ژی ئەوە دەڤەرە کەشتی شنگارێ نێزیکی 700,000 کەسی بتە هەکەنە بترژی 700,000 مرۆڤ بتر لێ دژی هەتا نۆکەژی نەخۆشخانە کە پیر ڕەنگی لێنینە کو وەختێ زارۆکە کشدایی کرد بێت ئەو ئەلوێرێ بچتەوێ نەخۆشخانێ هەتا نۆکە شتێکی وسە ینی موسەساتێ دەولەتێ و وەکوت بێژن ژێرخان بنیا تحتی ئەلوێرێ نەبوو پێ ڕەنگی و هەتا نۆکەژی و هەتا ساڵە 2003ژی و پشتی 2003 هێدی پچەکێ ژیانێ دەست پێ کرد و هەتاک و شەڕێ داعش هێژی هەمی هاتە وێرانکردن بدیتن ئەمە ئەو تعاملە و ڕژێمە بەعس ئەلگەل ئێزدیات کردش منطەلەقێکی قەومیژی بووە منطەلەقێکی قەومی بووە شۆڤینی بووە یعنی گۆر گوتناتە ئەف ڕێکخراوە داعشی بەشێک ئەگەرم نەبیژین هەمیژی بەشێکیش وێ هەر تەمامکەرە وان پیلان و وان استراتیژیەتە ڕژێماش بەعسە شۆفینی بووە و بەشێکی وێژی کا چەند پەیوەندی بە وەکو ئۆلا ئێزدیان پەیوەندی ئۆلیڤە هەندێکی پەیوەندی وەکو نەتەوە بێگومان ینی ئەوژی بوارەکە ژبارە مژبیر نەکەیژی ینی ئەنفال وشا ئەنفالت ئێکش ئاەتێت قورآانێ داهاتی مع العلم ڕژێمە بەعس ڕژێمە بەعس ڕژێمەکە قەومیە شۆڤینی بووە و ئاەتەکە ئۆلیا بکارینایی ئەگەر نە هەمیەت هەین بۆچی شنگار و ئەڤە بدیتنا من ئەم لە زێژی نەکەین گەلک تەسەوراتێت هەین و گەلک بۆ چۆنێت جودایەت هەین ئەڤەژی هەردەمینێت هەتاکو ئەتوەختێکی نێزیکدا ئەم هیڤیتکەین ڤەکۆلینەکە نێودەولەتی ئانژی ئەلسەر مستەوایە دەولەتە عێراقی ئانجی هەرێما کوردستانێ پڕێک و پێکی ڤیکەیسیدا تێتەکردن و ئەوی وەختی ئەفڕاستی هەمی دێ دیار بن ئەوی وەختی ئەم دێشین وەختێ ڤەکۆلینێت ڕاست ڤەکۆلینێت محایت تێنەکردن ئەوی وەختی ئەم دێشین ئەگەرە پشتڕاستی ئەپرێسکەین ئەگەرم پرسادی بێژین ینی وەکو هەمواکو جڤاکە یەکزدی بگشتی هەماکو تۆ وەکە کەساتیەک و بەرپرسیارەتی ژاورکەتە هەیە جینوسایدا شنگال خواندنên cuda bû tênekirin yanî beşek bi şikestineka wextiya eskerî dizanin beşek ji pîlanên nêvdewletî dizanin beşek ji xiyanet û firotin û yanî van musalaha bikhatînin hûn wekû bigiştî di nav civaka êzdiya de yanî vê cînosaydê çawa xwandina wan çawa ya bi çawa dibînin em hestê civakê bo her pirzgirêkekê bo her rûdawekê hestê civakê hestê cada xelk yanî cada civakê ilgel hestê an jî ilgel balga û zaniyariyet rast du tiştê jêk ferqin gelek nimuneyet hyn em tişên yanî berawerdiyê bikeyn bes pa min divêt rastûxwan behsê vê bikeyn behsê ev ê divêt em lezê nekeyn و بدîtina min dê xeletiyeke mezin bit heke em lezê bikeyn bêjîn çi bû çi nebû Iraq ev Iraqeya ku em dibînîn hêza Iraqê damû dezgahê emniyet Iraqê ev neyet ku em dibînîn
ئەدوێت بدیتنا من هەر ئەم وێ بکەین ئەم لە زێنەکەین هەتاکو و ئەنجامێن ڤەکۆلینە دیار نەبن ئەو چ بووە چ نەبووە ئەو بخۆ ڕوودا و ئەو فەرمان نەیە طبیعی بووە بۆ خەلکێژی ئەنی ئەزش خەلکێژی تێدگەهم من نەبێت ئەس هەستێ جڤاکە خەلکێ هەرێما کوردستانێژی وە بتایبەتە ئێزدیا و کەمینێن ئاینیژی بریندارکەم نەخێر من ڕێز و احتیرام بۆ هەستێوانە هەی بەس هەر دوێت ئەم لە زێنەکەین ئەم چاوەڕێ بین و ئەنجامێن ڤەکۆلینە ئەلسەروێ فەرمانێ ئەلسەروی کەیسی دیار ببن بۆ جڤاکە ئێزدیا تشتێکی گەلێکی بۆوان بۆ خەلکێمە هەژار و خەلکێ حتا بۆ خەڵکی هەرێما کوردستانێژی نەک هەر بۆ ئێزدیا سلێمانیە مەدانوستاندنێت کرین هەڤلێرێ گەل نویسەرێت بە چەند نویسەرێت هەڤلێرێ مەدانوستاندنێت کرین گەل نویسەر و هونەرمەند و خەلکێ دهۆکێ مەدانوستاندنێت کرین بۆ وان دیاردەکە سیر بوو و حالەتەکە سیر بوو کە وسا ئەپوی ڕەنگی شەو و ڕۆژەکەدا ئەو خەلکە ئەو فەرمانە پوی ڕەنگی هاتە ئەو فەرمانە هاتە سەرێوی خەلکێ بێگونە خەلکێ بێتاوان و ئەڤە جهێ پرسیارێ و جهێ سەرسوورمانە خەلکێ هەرێما کوردستانێژی و گەلک حتا بەغدایەژی گەلک ناڤەندامە ئەو دانوستاندن و ئەوێت مەدانوستاندنێت کرین مە گوهداریە خەلکەیە کرین مە گوهداریە چینێت جودایەت یەت جڤاکێت کرین ji dervel navendên siyasiyên Ewropî û dinyayê jî êkiş pisyarên ku bersiv gelek bi zehmet bid bo ev hate kirin ji ber çi şer nebû ji ber çi ev hemî me nevêt em li zê bikein û em hêvî dikein em wekû yekêtî ve nefs الوقت jî wekû êzidî pêminî em pirêya hikûmeta Herêma Kurdistanê em mihewla bikein پروژه ایکش بابتین کو ببتا پروژه دانوستاندنیت مو بغدا انجی السر مستوای هرێما کوردستانی و بغدا او بد کو ڤەکۆلینە کەب لەس ئەلسەروی کەیسی بێتە کرن وەیە ڕاست ببۆرە تەکمیلەکە دیژی و بێگومان ئەم وەکو ئێکەتیژی ینی وەکو ئێکەتی وەکو حزبێکی سەرەکیت حکوومەتە هەرێما کوردستانێدا بێگومان ئەم دێ هەمی محاولاکەینە ڤەژی بتە ئێکش بابەت لێ پێمنی بێی مزایداتێت سیاسی بێیکو ئەم ئەڤە وڵاتێمەیە ئەڤە ملەتێمەیە هەم وەکو شەکە توش منطلقێکی ئینسانیژی تەماشە بکەی نەش منطلقێکی قەومی ئەنجیش منطلقێکی ئیدینی ئەدوێت بەرسڤە یاڤان پرسیارە بێتەدان و ئەڤەژی بەرسڤ ئەپرەیە سحوفیەکی ئانب سیاسیەکی ئانژی ئەپرەیە قازیەکی ئانژی پرەیە مامۆستایەکی ئاینی ژڤی ئاینی ئاینێ هە نائێتەدان ئەڤە دەوێت لەجانێت ڤەکۆلینێ بێنە دامەزراندن بێنە پێکهینان و ئەنجامێت ڤەکۆلینێ بۆ خەڵکێ بێنە بەڵافکردن سەیدە ئەم ئەگەر بەس بەرسڤاوێ پرسیار ئەگەر هەندێکی بکورتی بیک مەناڤڕێک هەیە حتا نوکەیا پێدوی هاتیەکردن چوەکو جڤاکە ئێزدی چوەکو حکوومەتە هەرێمێ چوەکو حکوومەتە عێراقی چوەکو جڤاکێ نێودەوڵەتی بگشتی 6 ساڵ وەختێکی نەیەکێمە یعنی بۆ وان دیڤچوونا بۆ وان ڤەکۆلینا لەسەر vê جینوسایدê حتا نوکەیا پێدوی هاتیەکردن یان نە و ئەگەر نەهاتیەکردن سەدەم چ بووینە یعنی حتا نوکە دەست پێ نەکردیە پێدوی یا پێدوی هەکە تو وەکو ئۆروپیەک تو تەماشە بکەی بۆ نمونە ئەنژی وەکو ئەمریکیەک ئان کابرایەکە کەنەدای ڕوونشتی بێت دەبێژت هیچ نەهاتیەکردن و یا پێدوی نەهاتیەکردن بەس بە هەکە تو وەکو سیاسیەک تەماشای واقعی عێراقی بکەی وەکو بهنا دژی مگوتی ئەڤە ئەف عێراقەیە ئەم بینین دێت چ ئێتەکردن ئیمکانیاتێت عێراق نەف عێراقەیە و ئیمکانیاتێ ئەو ئیمکانیاتێت کو ئەم ئانژی هاوڵاتیە یەڤێ هەرێمێ ئانجیە یەڤێ دەبەرێ ئەدبینێت ئەو ئیمکانیاتێت وسا دیارێت پوی ڕەنگی نەبووینە ڕاستە کەم تەرخەمیژیا هەی ڕاستە شتێت وەکو پێدوی نەهاتیەکردن و ئەم هەر هەمیژی چاوەڕێ بوون وە بتایبەت خەلکێ وە بتایبەت جڤاکە ئێزدیا چاوەڕێی هەندێ بوون پشێوەیەکی باشتر
کو ڕزگارکردنا وان کچە وان زاڕۆکە ئەو خەڵکێت و دەستێ داعش دامای لێ ئەلڤی ڕەخێژی ئەدوێت ژی ئەم دیسایەت ڕاستگۆ بین و تواقعی بین نابد ژی ئەزلگەل هەندێنینم ئەم نێت واقعی بین ڕزگارکردنا ئەڤان مرۆڤە پرۆسێکێ هەی هەندێکێت هاتینە ڕزگارکردن لێ هەندێک ژیەت ماین ئەو دەڤەرە و ئەف مرۆڤنەت لێ دەڤەرەکە ئەڤا و ئەمەد بینین ڕقا بڤی ڕەنگیە حکوومەتە هەرێما کوردستانێ عێراق شنگارە بخۆ ئەم بخۆ هەمیت بینین ینی ئەو دەڤەرە شنگارێ هەتان و کەژی وەلێ نەهاتیە و خەڵکێ دەڤەرە شنگارێ بێژن ئەم دێ زڤڕین و ئافاقژی گەلەکە تارینە کادێ چلوێ دەڤەرێ ئێت ئانژی دێ چ ئێتەکردن حکوومەتە سووری هەکەتو بێژی ئەوێ کول سووریە ئانژی ئەڤێل ئەڤە پرۆسەکی گەلە گەلەکێ معقەدە وساب ئاسانی نینە لێ بدیتنا من نەمستەحیلەژی یعنی وساژی نینە کو ئەم بێژین ئەڤە مستەحیلە ئەف کەس بێنە ڕزگارکردن ئەڤە دوێت ببتە پرۆسسێک ئەڤە دوێت ببتە پرۆژەکش پرۆژێت حکوومەتە هەرێما کوردستانێ تایبەت حکوومەتە هەرێما کوردستانێ و من وەختێست بێژم حکوومەتە هەرێما کوردستانێ ئەزب مەبەستێت بێژم حکوومەتە هەرێما کوردستانێ چونکە ئەم چاوەڕێی بەغدا بین ممکنە گەلەک یەب زەحمەت بتوازلگەل وێکێژی نینم و ئەم پرزگرێکێت خۆ ئانژی هاوڵاتیێت دەڤەرە مادە 140 ئانژی و ناوچە دابراوەکان وەکی سوورانی تێدەگوتن ئەم چارەنویسێوی خەلکی لیڤیا بەغدا پێری ئەمە لیڤیا بەغدا پێرین ئەڤە کو ئەم بینین دێلوان دەڤەرە هەبێت فەراغەکە ئەمنی یەم مەزنیا چێبووی و ئەو فەراغە دێ چاوە ئێتە پڕکردن یە دیار نینە و ئەس دێجارەکە دی زڤرمە ئەف خەڵە مکریە بەحس ئەبدیتنە من دوێت ئەڤە ببتە پرۆژەکی سیاسی ئی ڕاستوخۆ و ئی منەظەم ئەش حکوومەتە هەرێما کوردستانێ بۆ ڕزگارکردنا ئەڤان کچ و زاڕۆک و مرۆڤێن یەک و دەستێ داعش داماین ڤەگەریانە خەلکێ ببتە پرۆژەکی منەظەم و ئەس باوەڕ دکەم بۆ ئاڤەدانکردنا وێ دەڤەرێ و ڤەگەریانە خەلکێ و ئەڤە کارێکی گەلەگەلێکی پێدویە ئەڤەژی دوێت ببتە ئێکش پرۆژێت ڕێکوپێکێت یەت حکوومەتە هەرێما کوردستانێ و حتا داخوازێت خەلکێژی یعنی داخوازێت یەت جڤاکە ئێزدیە و منتەڵەقەکی سیاسی و ئیداریژی شنگار هەکە ببتە پارێزگە ڕاستە ئەستێتگە هەم وەزعێ بارودۆخێ ئەمنی و عسکەری یەوێ دەڤەرێ نەیە هاریکارە بەس دوێت ئەمە سەر هەندێک کار بکەین کو ژینگە هەکێ چێکەین یەت هاریکار بین بۆ نەببتە ئێکش بابەتێت پرۆژێ حکوومەتە هەرێما کوردستانێ ئەلگەل بەغدا ئەبدیتنا من بەغدا و حکوومەتە هەرێما کوردستانێ ئەم چین هەتا حەدێکی ئەم ژینگەکە وسا چێکەین کەش و هەوایەکی وسا چێکەین کو ئەمن و ئاسایش بزڤرێت و هێدی خەلکێ دەڤەرێ خەلکێ شنگارێ بزڤرنە سەر جهێت خۆ بله سیده هم دی بردوامی دینه دانوستان نخول نافبرک مهیا بله تماشای نجاب به هفرام تماشای راپورت که بکین که هر لسر و مجاره و لسر جینوسایی دا گل شنگاره به هفرا تماشا بکین و جارکادی پاشم دی وگرین دانوستان نخول سپیده آروژا هشتی 2014 چکدارن تاریک پرست ین داعش قزا شنگال داگیرکردن و کۆمەڵکوژیەکان و لە دژی خوشکۆبراین ئێزدیان جامدا. داعش لە تاوانên خۆدا لە دژی ئێزدیان بە نەمرۆڤانەترین ئاوا هەزاران وڵاتیان بێتاوان کۆمەڵکۆشکردن و هەزارانên دنجی بێسەروشینکردن و کچ و ژنên ئێزدیژی کردنە سەبەیە و بازرگانیکردن و فروشتنê بە وان dikirin لە سووریا و عێراقê. دەگەل داگیرکردنا شنگالێژدا بە هەزاران وڵاتیان ئێزدی قەستا چیایên شنگالێکردن و بەشێک ژی بەرف ڕۆژاوای کوردستانی بڕێکەتن و بەشێکا دن ژی لە چیای بێ دەستپێکên سەرەتایی ژیانە خۆ یا ئاوارەیە دەرباسکردن. لە دەمێ تاوانە جینوسایدا شنگالێدا یەکەتی ji بۆی پاراستنا ئاوارەیان دوی دەمیدا چەندین مەفرەزە دروستکردن. چەکدارên تیرۆریستên داعش دە دەمێ داگیرکردنا شنگالێدا فێلەکە نو بکارانین ji بۆی چاوەشەکردنا کوردên ئێزدیên شنگالێ و هێزên پێشمەرگە
فعلên wan jî pêk dihatin ji wêyekê ku cilûbergên Kurdî di nava qeza Şingalê de li ber xwe dikirin û dihatin û diçûn. Bi wê mebestê jî li berkirina cilûbergên Kurdî ji aliyê Daeş ve pêk dihat ji helxeletandina Kurdên êzidî ku di nava qezayê de ji tirsa çekdarên tîroristan xwe diveşartin. Herwesa çawaşekirina pêşmergeyan di demê şer û pevçûnan de li gorî amarekê heya ku niha zêdetir ji 6,000 êzidiyan şehîd û bêserûşîn bûyne û 5,000 jinên Kurdên êzidî jî ketine jêr destê Daeş. Ji wê hejmarê jî heta niha 1916 kes hatine azadkirin. Piştî derbasbûna 6 salan bi sertawanên komelkujiya Şingalê de heya niha tawanên Daeş di nava wan jî de tawanên qêzewenên li dijî xîşk û birayên êzidî li ser astê navxwe û cîhanê bi cînosayîd nehatine naskirin û beşeka zora tawanbarên tawanan jî roprûyê yasayê nehatine kirin û lêkolîneka giştgîr jî sebaret bi wê tawanê û egerên encam nede. Herwesa xwişk û birayên êzidî jî qerebûyê ew nehametî û malwêraniyeye nehatine kirin ku ji aliyê tîroristên Daeş ve bi ser wan de hatine. بله تماشاوانێژە جارێک دی سڵافا بن ئەم بەردەوامین لەسەر دانوستاندنا خو دەربارەی جینوسایدا کوردên êzidî li devera Şingalê. Mawsem eger ji wê pirsê bêjin dest pê bikein ta çend giring e hikûmeta herêmê layenên siyasiyên Kurdî li Herêma Kurdistanê bi taybet تقریبا هیاما زیدتری مهکیه دانستاندنین وان خورد بونه لسر گلک پرستان دگل بغدا. تا چند گرنگ حکومت هرمی بشک دانستاندنین خو بختصر قربو آودان کرن دیار کرنا چارن ویسی کردین ازدی و کاری که جدی بهته کرن بو در یعنی ام بگشتی بجیم بو درمان کرنا برینین خلکی ادیش روی درونیش روی قربوش روی آوادان کردنش روی وگراندن کس و کارو مالباتن وان تا چند یعنی ممکنه اوه بهتا کرن و ببیت وکو مرجع که لسر حکومت بغدا کو بوی کاری رابطن دیتنا مدویت و بگومان الوان چند کمبونیت یه چوی یه سرکرداتیا یکتی و مکتبه سیاسی یکتی جی هدی ما بحث هنده کریب حکم ام حزبکی سرکین حکومت هرێما کوردستانی دا و چەند جارە ژی لەگەڵ تیمێ هەرێما کوردستانێژی و بێگومانجی دێ بەردەوامیێژی پێدەین لەگەڵ تیمێ یەکێتیت حکوومەتە هەرێما کوردستانێدا ئەم دێ گەلک پێشنیارە و پرۆژێکی باژی مێ پێشنیار کردی و ئەزلوێ باوەڕێمە برادرێن دژی حکوومەتە هەرێما کوردستانی هەم برادرێت گۆڕان و بێگومان برادرین پارتیژی ینی حکوومەتە هەرێما کوردستانی ئەوی پرۆژەی ئەم دوێت هەم چارەنویسێ ئانژی کەیسێ مادە 140 وە تایبەت ژی کەیسێ کەمینێن ئاینی ئەلوان دەڤەرە وە تایبەت ترژی کەیسێ ئێزدیا بەبتە و شنگارێ ببتە ئێکش پرۆژێن سەرەکیەن حکوومەتە هەرێما کوردستانی و دەمە پێ باش بێت مەگەلک پێ باشە ئەف پرۆژەی حکوومەتە هەرێما کوردستانی بێت و حکوومەتە هەرێما کوردستانی پرۆژەکی دانوستاندنێ یە ڕێک و پێک یە منەظەم ئەپراوێش ئەلگەل بەغدا بدەت و بستینێت ئەvە ئێکشوان تەوەرا و ئێکشوان کارێت و ئەمر سەر بکەین تا چند روی دستوری و تا چند اوه ممکنه یعنی حکومت هرمی بشید و بکتن اجبر کو حتی نکاج روی دستوری و بفرمی شنگال روی دستوری و بشکنی نشهری ما کردن بشکر سر حکومت عراقی و یعنی تا چند اوه یعنی ده سرگیری تج روی دستوری و دگل حکومت بغداد وصاب آسانینه لدویت ام دست بکن ادویت وکو حکومت ام بو خلک نشان دین کو اوه پروژه میا راسته وصاب آسانینه ایکش گرهت کوریت عراقی ماده 140 و شنگارجی و شیخانجی دورین ایزدیاجی بشکن سنورو آنجی السنوري ماده 140 ليه
مستحيل نینە دەبێت ئەم السەر پاخەوین دەبێت ئەم السەر بدەین و بستینین دەبێت ئەم شنۆکەدا مە پرۆژە هەبن ینی تۆ دەبخۆشی تە پرسیار کرا بە 6 ساڵ ئەبسەردا چۆن و دستور چەندێ ڕێکێ دەتان ڕێکێ نادێت هەندێک شتێت هەین پەیوەندی مادە 140 بتنێنینن بۆ نمونە ینی هەکە ئەم بدیتنا من ینی بێنادژی مدویە وێ پێشنیاریە بکەم نەک هەر حکوومەتە هەرێما کوردستانی ئێزدیژی جڤاکە ڕۆحانیان ئێزدیە خوندەوان و سیاسی و وەکوت بێژن ئینتەلکتوێلێن ئێزدیە ئەوژی دەوێت داخوازە مافێت خۆ بکەن يعني مدویە مامۆستا هەروێژی ینی بپرسم تا چەند ئەوژی دەبیتە پشتەوانیەک یانجی بیتە وەکو فشارێک لەسەر حکوومەتە بەغدا ینی تناوە ڕێکخراوێن جڤاکی کەساتیان ڕۆشنبیر نویسکار ڕۆژنامەوان یان جڤاکە ئێزدیا بگشتی ئەوژی وەکو فشارێکی لەسەر هەردوو ئالیا نەبتنە حکوومەتە بەغدا ژیان بێژی ئەس دەزبرمەوی بابەتی پاشی ئێمەڤە پرۆژەی حکوومەتە هەرێما کوردستانیش بەر مەدوێت بەهرابتر وەکو حکوومەتە هەرێما کوردستانی بەرپرسی و بەرپرسایەتیا خۆ دیار بکات بۆ خەڵکی هەرێما کوردستانی ئەس دێ بەحسێ جڤاکێ بکەم ئەنجی پرۆسێ بریاردانی ئەنجی پرۆسێ گۆڕانکاریە ئەو ئەف پرۆسس دەوێت جڤاکێ بێت حکوومەت هێبێت و گەلێک جاریژی بازار و چینێ دیژێت یەت جڤاکێ دەورید بینن نویسەر دەورید بینێن هونەرمەند دەورید بینێن ئەدوێت لۆبیەکی وسایە پێز بۆ بێتە دروستکردن کو ئەو گۆڕانکاری ببێت کو ئەو پرۆژە ئانژی تو پوێ ئارمانجێ ئەبگەهی ئانژی تو پوێ بڕیارێ ئەبگەهی ئەڤە ئەدوێت ئەبدیتنا من حکوومەتە هەرێما کوردستانی ئەڤە پرۆژەکی سەرەکی بتەژبەر واقعیەن هەمی دنیاە عرفەکە هەی حکوومەت بەرپرسەش هاوڵاتیت خۆ بەرپرسەش خۆشی و نەخۆشیێت یەت ئەو دەڤەراک و ئەو حکومڕانیە لێت کات وە دژی بەرپرسایەتیەکە ئینسانی نیشتیمانی نەتەوەیی بەرامبەری وی خەلکیە هەی ئەڤە دەوێت بتە پرۆژێکی حکوومەتە هەرێما کوردستانی و داخوازە مژی ئەش جڤاکە ڕۆحانیەت ئێزدیایە ئەش ئینتەلکتوێلێن ئێزدیایە ئەش زانە و نویسەرێت ئێزدیایە کو ئەوژی ئەپڕێک و پێکی بەشدار بنت وی پرۆژەیدا و هەمان پرۆژە ئەوژی بچنە بەغدا گۆڕانکاریانی ئەو مادە 140 ئەوە مبەرەر نینە ئەوە چەندین ساڵە بەری فەرمانە 3/8/2014 ئەو دەڤەرنە دەڤەرێت گەلەکێت بێ سەروبەر بوون ینی خەدەمات و ژیان و خەلکێ وان دەڤەرە هەست نەتکردن کو ئەوە هاوڵاتیەت وی وڵاتینە بێجا چ عێراق بێت ئانچە هەرێما کوردستانی ئەس دژی هەندێنینم پارێزگەهێت هەرێما کوردستانی گەلەکێت ینی خۆش و پێشکەفتن لێ چێ ببوو لێ تەکەتە مقارەنە هەندێک باجێڕێت بچووک و هەندێک گوندێت دەڤەرە هەرێما کوردستانی لەگەڵوانە کردبە دێ مقارەنە لەگەلەکە یە بەرچاو بە خەلکێ وان دەڤەرە هەست نەکردیەک و هاوڵاتی نەلوی وڵاتی بەداخەوە مبەرڕژی ئەو بۆ ئەوە دەڤەرە مادە 140 خەلکێ ئەف مبەرڕە قبول نەتکرد خەلکێ دەڤەرێ خەلکێ شنگارێ خەلکێ شێخان ئەوان دەڤەر ئەف مبەرڕە قبول نەتکرد ئەبدیتنا من ڕێک هەبوون ئالیاتێ دی هەبوون کو خزمەت الوان دەڤەرا بێتەکردن و حتاژی ینی ئێکش شتێت و گەلێک جاری جڤاکە ئێزدیا ئانژی حتى الهفليري الفاندان وستاندنت كمال هفليري كرين مال دهوكي كرين القل خلكي دهوكي القل خلكي دفري يعني هكا ام بيجين ورأيك جي هي هكا إدارة شنغاري دامو دزگهن امني پێشمەرگێ دەڤەرێ ئیدارە وێ دەڤەرێ هەمی خەلکێ دەڤەرێ بە ممکنە ئەف مالوێرانیە و ئەف فەرمانە ئەبڤی حەجمی نەبە لێ شەر لێ بە بەسەڤی حەجمی نەبوو لێ بەرگریش خۆکردبانە و خەلکێ دەڤەرێنە خەلکێ یتناف خەلکێ خۆدا هەکە ئەو چەند هزار پێشمەرگێت و ئەمت بێژین ئان ئەو چەند سەدان فەرمانبەرێت ئاسایشێ و پۆلیسا لوێرێ و دام و دەستگەهێن ئەحزابێن کوردی لوێرێ هەکا بە هەممی خەلکێ دەڤەرێبانە
ممکنە حجمێ ئانژی زەرەرە ئەوێ فەرمانێ وێ مالوێرانیە نەڤی حجمی بە فەژبەروەیەکە ئەمە ینی ئێکش دیتن ئانژی ئێکش تشتێت و ئێکش داخوازێت خەلکێ وان دەڤەرە ئیداراتێت دەڤەرێ ئەمن و ئاسایشە دەڤەرێ پێشمەرگێ دەڤەرێ هێزا دەڤەرێ خەلکێ دەڤەرێ بن خەلکێ وێ دەڤەرێ بێت وەڵوێ دەڤەرێ هێدی واڤژی ببتە جزءەکەش پرۆژێ حکوومەتە هەرێما کوردستانی ئەو دەڤەر ئەمن و ئاسایش دێ چاڵێ بەرقەرار بێت ئەبدیتنا من ئێک شوان ڕێکێت و ئەمن و ئاسایش لێ بەرقرار بێت ئەڤەیە ئێکش وان خاڵێن و متمانێ باوریێ بدەتە خەلکێک و بزڤرنەڤە بۆ نمونە دێ ئەڤە بێت فأم بزفرنا بروجي حكومتي بديتنا من حكومة هريما كردستاني وأم دي بريا إيكاتيجي هيدي القل برادرة أم دي محاولة كاين أفيب كاين إيكش يعني أفي بروجي كاين إيكش خالد سركية دانوستاندنا حكومة هريما كردستاني القل بغداد فبونمونا يعني أو أم قالك خالد هين أدفيت أم بوردي وحكومة هريما كردستاني بشتفانيا ويجي بكت البغداد أم وضع بغداد تيتجهين دامو دزجهين سياسي البغداد أنجي سيستما سياسي البغداد قال لك باشي أمد بوردي أمد بينين وأم تيتجهين و أو دفيت حكومتها هريما كردستاني بديتنا من بريكو بيكي بروجيكي إيجرتي السربناغكي مروفايتي نشتيم بروجيكي نشتيماني ريكوبيك بچتا بغداد سبارت كيسي إيزديا و ما كان نمونك جيتين البغداد خو هكا أم قالك برزغريكا اللي فيها بروسي بريارداني يعني اللي فيها بروسي بريارداني البغداد بيلين أفا بديتنا ما قالك تشناي نكرن إيك شوان تشتا بري صالة 2018 السر 2019 يعني بري 2 سالا سروكاتيا كوماري بروجي الناجيات بيشكيشي برلماني بغداد ام بروجي تشلي هطانو كجي هيج السر سبايكر بوياسا بروجي ياسا يكبو سبايكر بوياسا نزانم كيري بوياسا نزانم كيري افا همي هاتنا تشريع كرن ودنقل سر هاتنا دان وبونا كفنا جدول أعمال يت برلماني عراقي دا بروجي ساي الناجيات كو علاقة الراستوخو وان جنكا فهي وما في وان جنكا وظلم السر اوان جنكو كشكا هاتي يعني أفادجاري تفابو بيجين خمساريا لاين كردي بغداد كو بيد في كارل سنة كده يعني جيبو خمساريا حكومة بغداد أو جيبو نافيا أو بتنينينا يعني أونينا مهمية بيخينا سر حكومة هرب بس بديتنا من يعني بشك حكومة عراقية بشك شيء أدفيا كتلت يد برلمانية هريما كردستاني هكال سر قالك مسألة جي إيك نبانا السر مسألين نشتيماني وبتايبجي مسألين إنساني إيك بانا دفيا أفا با يعني بو دنقل سيرفيني تدان بو دنقل سيرفي أنجي بابتها كدي ما تشنجار البغداد كريا بحث مسألة دستوري يعني من نبيت أثبت شما بتشينت بواركي دستوري وقانوني ده ممكن وقتك قالك دريش بي وقت ما جي قالك بس تو ما دا تشلونه ادفيت بيتا جوهرين الدستوري العراقي ده أفا ما شو ما في نادة يا كمينة أنجي مادة 26 بله بطاقة يا وطني ني أفا ما تبيجت تويريدا تبيجت ما في دتا هر كساكي كو بشيت عراق دا أولا خو بجهرت ني بسلمان بت بما في هي أو درست أولا خو بجهرت وزاروكت ويجي دي يت مسلمان بن أفا همي إشكالياتنا دفيت هندا خاليتين شافي كفتنا كديدا بري 2 سال جارة كديما بحث دستوري وقت شنو حكومة العراق هاتي بيكينان بديتنا من أوي وقت يجي من بحث كر نوكا جيزل قال هندما دفيت بشكل كي ريكو بيك دا رجراو السربناغا كي زانستي
ئەمر سەر هەندێک کار بکەین چاوە هەندێک مادێ دستوری عێراقی بێنە گوهۆڕی. بله سیدا وقتی ما گلک که مایل بسیار مجلس زمانه هم لگوری وی وقتی هم بکاریم بکورتیج بید گلک جارم یعنی گلک پیشنیار بود چون بحثا بشک جواکا ازدی چالاگوان ریخراون به تایبتیان اولازیان هندک دبیجن اگر ببیت اداره کاستر بخو هندک دبیجن اگر ببیت پاریزگاه هندک دبیجن اگر ببیت هرمک تایبت به یعنی به بوچوناتا یعنی شنگال به پاریزگاه بوم بی چه به اداره یا سر بخو بیتن ده تا چند شد بشک جوان بگشتی اوین کو حتی که ما بحث کردین بشک جوان آریشان چاره سر بکرد. مت دست پیکا چاف پیکفت نامده دانستان نامده من بحثی دو تشتاکر هسته جواته وجاده ما بس تام الزيادة وكو واقع وكو دستور وكو إمكانيات هم حكومتها هم حكومتها عراقية. إيش دست بيكا في فرمانه وبري هنجيجي بوچون جدا جدا هبون أو بوچون چنتيت واقعي بون ادفيت أزقالك جارية تأكيدية كم ادفيت أميت واقعي بين. بله. خو إيكش برزغريكيت ما شێوازێ بیرکردنا مرۆڤێک کووردا دەوڵەتا کوردیە ئێمە نەشیامە دەوڵەتا کوردی هەبێت ئەنواعت پرۆژایەت هەین ئەنواعت پرۆژایەت هەین پرۆژەیە هەی کو خەڵکێکی عەشائیر دانای پرۆژەیە هەی کو مافناس و دستورزانە دانای پرۆژەژیە هەی کو ئەحزابێت کوردیە دانای هەمی بەس هەتانۆکە دەوڵەتا کوردی نەها تێدا مەزراندنە ئەو دانوستاندنێت مەت نافخۆدا کرین وەکو ئێزدی چل دەرڤەی وڵاتی و چل vێرێژی هندك جي يتواقعينا وهندك جي نيتواقعينا بونمونا الوقتكي بحث منطقة الآمنة وهريمة كسر بخو نزانم أفا همي يعني بونمونا قرمية وي بابتي دابو الجنف جنيف كون بونا كلمة متحدة هاتا كرن جهاد وما دعوة كرن ايك شوانا بسيارة مكر قوتي داخوازا خلق ايزديا ئێزدی گەلک چالاکوان و چالاکوانێت تو دکەیە بەحز ئەvێت کەنە بەحز بێژن مەدوێت هەرێمەکە سەر بخۆ ئەوی نەسیحەتە مکر گوتی ئەس گەلک مرۆڤ دۆستم گوتی ئەڤە نەممکنەوە گەلکێ بزەحمەتە چاوە هون دێشێن جڤاک و جادا و چالاکوانێن ئێزدیا قەناعەتێ پێکەن کو ئەڤە نەممکنە یعنی گەلکێ بزەحمەتە ئەڤە مەجموعەکە عواملە بۆ دوێت وصاب آسان نينن أظهر بهست وإرادة مبتنية نابت أدفيت مجموعة كعواملها ليكم ببن هطاكو أو بريار تشيبت فبديتنا من نفيت أزبط ما همي كتشا تشالاكفان كتشا ما مستاين آيني أنجي تشا أولدارو وروشنبيرو سياسيين يزد يا بيرتكن بديتنا من حلا واقعي ياكو نوكا قلق يا واقعية كو هم بو هرێما کوردستانی و هم بو ئێزدیا و هم بو عێراقیش یعنی بشێوەیەکی گشتی حلا یا گەلەکە درست یعنی چارەسەرە درست شنگار ببتە پارێزگا و ئیدارە شنگارێ خەڵکێ ئیدارە شنگارێ ئیدارەدانا شنگارێ ئەمن و ئاسایش و پاراستن هێزا پێشمەرگەی همي خلقي ويدا فريبن اش ويدا فريبن وهيدي بشتوانيا وي خلقي بيتا كرن طبعا افا وكو بروجه بديتنا من افا چارە سەرە گەلەکە واقعیە بدیتنا من ئەڤە گەلەکە و من پێ باشە ئەم محاولا بکەین و بێگومان دێ محاولاژی کەین لەگەڵ حکوومەتە لەگەڵ شریکێت مەیە دژیت حکوومەتێدا کوەنڤی پرۆژەی لەگەڵوان بکەینە بەحث هەرچەندە ئەزێ ئاگادارم ڕاستە ئەف پرۆژەژی وصایب ئاسان نینە گەلەکێ بزەحمەتە ئەش بە ڕەوشانۆکەیە شنگارێ گەلەکە بێسەروبەرە و ئەسیڤیت کەم بزووترین وەخت دووبارە حکوومەتە هەرێما کوردستانێ ئەمن و ئاسایشە شنگارێ و ڕێکخستنە دام و دەستگەهێن ئەمنی و ئیدارە شنگارێ ببتە ئێکش پرۆژێن سەرەکیەن حکوومەتە هەرێما کوردستانێ و ئەڤە ئەدوێت بێتەکردن ئەڤی ڕەنگی ئەم دێشەین هێدی خەڵکێ دەڤەرێ بزەڤەرتە سەر جهێت خۆ ئەو دەڤەرە ئاڤەدان ببێت و ئەو دەڤەرە بەشێکی گرینگە هەرێما کوردستانێ
وحكومة عراقي جي برپرسش اش ودفري وش همي دفرين دين عراقي باريزگهين عراقي انجي دفرين عراقي فبديتنا من يا قالك جرينك او بريا حكومة هريما كردستاني وحكومة هريما كردستاني وكو مكريا بحث افا ببتا بروجكي ايكش بروجين سركين حكومة هريما كردستاني خلكي فان كامبا بزفرتا سرجه واريخو وخلق نازفرت إرادة فيانيال دف خلقي هي بس ادفيت جينجا بو بيتا خوشكرن بيتا خوشكرن يا أمني وإداري هطاكو خلق بزفرتا بله ما هرچند بسیار ما لگوری ام بجین مازنیا و کارساته لگوری حجم و قباره و جینوسایده گلک بسیار مانه کو ام بشین زیاده تر لسر دانستان نمیکن لی وقتی ما برف دماهی چید اگر دماهی کو تناتا تشتکی هری گرنگ دفته ما بیتن کو تو بخوازی در بپریو آماجه پی بکی کو وقتی ما برف دماهی چوه بگو من هرده او بت او پیشنیارا من کو پریا ایکتی هم وکو اندامکی ایکتی و هم وکو ایزدیک جی کو ام افان دو بروجيت مكرينه بحث هم بريا حكومة هريما كردستاني وهم وكو جفاك ازديجي ام السر اف خالت مكرينه بحث بله السر كار بكين وبشويكي دار رجراو داخوازا ما فيت خوجي بكين افتشتكي قالك الروايه واسهيفيتكم وازلوي باوري مجي خلك هريما كردستاني حكومة هريما كردستاني جي بالپشتي هندي بت كو جويكي نترسن ام قد شويكي نترسين وقتي كو كمينك ايني الهريما كردستاني تايبت جي ايزدي داخوازا ما فيت خوت كان وداخوازا ما فين بنرتين جيانيت كان بله ماوسا اگر هرچند دایو وقتی ما بوله بتنب چند توشه که کم تا چند روند کرد ازدیان جیل در وی ولاتی گرینگه بو لوبیه که در زبکن و فشار سر حکومت بغداد بکه بو بجهینان واندا خازیان اگر چند پی وکین من باشوش نزیک و من هاجی هيا اسيك شوان كسامد وان 10 ساله چويدا القل كاري خو ما او كارجي كري قال كي جرينجا همي درجه بو ازدياد فكرينا هج درجهك اش مؤسسات ده صلاة دار تايبة الأوروبا وهطا حدك الأمريكا جي نما يقرتي عطفك قال لك مظن بو إزديا يا درست بوي همي درجة جي تفكرينك وهداريا وامكن وبياما إزديا أتريا وان دولة تارات وريا وان ريخراوة اتقهت حكومة عراقي جي وبديتنا مقالك جاري القل بربرسين حكومة هريمي جي تاتينا بحث كرين هميشا ايكش خالد كو تأكيد القل تسردان تخودا القل دا صلاة دارين عراقي كرين هردو حكومة جي باراستنا ما فين كمين آيا وهكا بيتو بديتنا من أفا حكومة هريمي وبيقومان أزديك شوان كسابم السربي بابتي كاربكين دولمند کرن اپیس کرنا جواکاما پروسه ديمقراطي پروسه انساني الدفر عمل هريما كردستاني بريتيا اش رئيس قرتن المافين كمينين آيني بله گلک سپاس زور برای اسمام استامین بابا شیخ اندام مکتب سیاسی کتیان شمالی خراسانی هر وسا پیفدار کتیه و همجی کساتیه که نافدار ازدی گلک سپاس بو آماده بوناته سپاس کو تا افدم دامجیم بشین دانستاندنه و خدمتک بچیک بگهینینه جواکا ازدیان زور سپاس بو هواجی سپاس بله تماشاوان هجاوی رهاتینا داویا و برنامه تایبت برنامه گرما و گرم کو تایبت بو به جینوسایدا ازدیان و هیویدارین کو لدمن دهاتی دا و بشک جه برینین موان بهنه درمان کرن و چاره سر کرن حتی برنامه این دهاتی ببینید شاد و بختور